قوتابخانەی پێکەوە ژیان ناوی ئەو قوتابخانە نوێیە لە کەمپی ئاشتی سەر بە پارێزگای سلێمانی کە دەرگای بەڕووی قوتابیانی ئاوارەی کوردانی ئێزدی و شەبەک و عەرەب و تورکماندا کردەوە بۆ ئەوەی منداڵانی ئاوارە بتوانن لە کەشێکی ئارام و گونجاو بۆ پەروەردە و فێرکردن درێژە بە ساڵێکی نوێی خوێندن بدەن. ملەتانی نەخوێندەوار دەست درێژکەر و تەماحکاران زووتر ئەتوانن پەنجە بخەنە سەر ماف و مافەڕەواکانیان. یان لە لایەکی ترەوە هانمان ئەداڵێ چەکی زانست و خەبات بکەنە شانتان و هەموو توانایەکتان بخەنەگەر بۆ ڕزگارکردنی گەلەکەتان لە نەخوێندەواری. ئێمە ئەزانین نەخوێندەواری چ پەتایەکی گەورەیە، چەند سیبەتێکی گەورەیە. بۆیشە بەلای ئێمەوە هەم مەوزوعی منداڵ هەم مەوزوعی پەروەردە دووشتن کە وەکو تەواوکەری یەکتر ئێمە بەردەوام بایەخمان پێداوە و بەردەوامیش دەبێت لە بایەخ پێدانا. بە بڕوای بەشێک لە سەرپەرشتیارانی کەمپەکە هەڵبژاردننی ناوی پێکەوە ژیان بۆ قوتابخانەکە هەنگاوێکی باشە بۆ ئەوەی منداڵانی ئاوارە فێری یەکتر قبولکردن بن و دوور بکەونەوە لە ڕەتکردنەوەی یەکتری لەسەر بنەمای ئاینی و نەتەوەیی. ئەم مناڵانەکە لە شوێنی خۆیان لە پرۆسی خوێندن بەردەوام بوون لێرە دەچنەوە ناو پرۆسی خوێندن بێبەش نابن لە خوێندن ساڵی خوێندنیان نافەوتێت و سوودی دووەمی ئەوەیە کە مناڵان لێرە بێ ئیش نابن یان ئەتوانین بڵێن مەشغوڵ دەبن بە خوێندن و پرۆسی خوێندنی خۆیان. بەشێک لە منداڵان دڵخۆشن بە درێژەدان بە خوێندن لە بینایەکی نوێدا و ئایندەی خۆیان لەو قوتابخانەیەدا دەبینن بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا چاویان لە گەڕانەوەیە بۆ زێدی لەدایک بوونیان. ئەم چنە مەدرسێ هەکەمە خەلاس کرد گەلەکە قەنجە هەکە ئیزلامت بێت دکتۆر معلم مەدوێ لەمە خۆش بوێ مەدەسە خۆش بوێ وەدعیمە نەی خۆشە گەلەکێ دوور کەتینەمە دوێم چنە سیباشێ خدرێ وەدعیمە گەلەکێ نەخۆشە دەزانی هاو مەدەسێ غەنجی بێ مەدەسێ نینە مەدوێ سیباشێ خدر ڕزگار بکەن مەدوێ شینگار ڕزگار بکەن موسێل تلەحفەر مەدوێ هەموو دەرە ڕزگار بووم چوونە جێغوارێت خوا. لە نێو کەمپی ئاشتی کە ئاوارەکانی شەبەک و عەرەب و کوردی ئێزدی تێدایە 1250 خێزان نیشتەجن. قوتابخانەی نێو کەمپەکەش 1200 قوتابی لە خۆ دەگرێ. بەرزترین ئاستی خوێندن لە نێو قوتابخانەکە تاوەکو نوێی بنەڕەتیە. ئاوارەکان لەگەڵەوەی چاویان لەسەرکردنەوەی هەموو دەرگایەکی هاوکاریە بەڕوویاندا بەڵام ڕەنگە کردنەوەی هیچ دەرگایەک هێندەی کردنەوەی دەرگای قوتابخانەیەک بەڕوویاندا هیوا بەخش نەبێ چونکە دەڵێن منداڵەکانمان لێرەوە دەتوانن ئایندەی خۆیان دیاری بکەن. لیزانەمین ڕوودا و کەمپی ئاشتی.